اگر ملائكان حرمتان وعطان بيدم اگر بوينت تيكتوش حرامو لقوندري هرم ملائكان كم ترم اگر زارش كم بمناو لا بيدي ورم سامش خوي بمناي باب تسخن اگر او بوينت يمن حرامو باولاد من يمونا تيكتوش زامكو حرامو لا يك حرامي وتيكتوك بيبري فورمولا يلا حرامي كم بيبري حكمي وەرگرتنی پارە لە تیکتۆک و لە یوتیوب و لە فەیسبووک و لە ئینستاگرام و لە هەر یەکێکی تر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئایا وەرگرتنی پارە لەو تۆڕە کۆمەڵایەتیانە حرامە یاخود حەڵاڵە؟ یەکەمیان بە هیچ شێوەیە دەرخستنی عەورەت و دەرخستنی جوانی تیانە بێ کە ئەمە نەسی شەریعەت حرامی کردووە. ئینسانی موسڵمان چنێر بێ یاخود مێ